بەڵازان خۆشەویستانمان تەوەری دۆمی بەرنامەکەمان دەبێت کە دەستگای نووری حیکمە هەشتەمین پێشانگای کتێبی کردوتەوە لە شاری هەولێر کە ئەم پێشانگایە لە کۆمەڵێک ناوەند و کۆمەڵێک کتێبی زۆر جیاواز پێک دێت کە هەمویان سوود دەگەێنێ بە کۆمەلگا و بە قوتابیانەوانی کە خوازیاری کتێب و خوێنەری زۆر باشن. گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک ئەحمەد عەلی سەرپەرشتیاری پێشانگای کتێبی دەستگای نووری حیکمە. کاک ئەحمەد گیان سڵاوی خوا لێبێ، سپاس بۆم دەرفەتە. سڵاوی خوا لێ ئێوەش بێ و سپاس بۆ ئەم دەرفەتەی کە بە ئێمەشاندا. زۆر سپاس. کاک ئەحمەد ئەگەر بۆمان باس بکەیت، ئێوە ئەمە هەشتەمین پێشانگاتانە، ئەمساڵ پێشانگاکەتان چۆن بەڕێوە دەچێت؟ بەڵێ، بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. دیارە دەستگای نووری حیکمە لەسەردەم شار و شارۆچکان کە لقوو بازنەی هەیە لەسەر دوو پایە گرنگ کار دەکات، ئەویش ڕۆشنبیری و پەروەردەیە. دیارە ئەو لایەنێک کە کردنەوەی پێشانگا و مخەیەمات و هەریەک لەو شانەیە لایەنی ڕۆشنبیریەکەی گرنگی دانێکی تایبەتی پێدرێت لەلایەن دەستگای نووری حیکمەوە. یەک لە ڕێگەکانی گرنگی پێدانی ئەوەیە کە پێشانگای کتێبمان کردوتەوە کە ئەم هەینیە کراوە دەبێت و لە 2 تاوەکو 9 بەردەوام دەبێت. هەشتەمین پێشانگای نووری حیکمەیە دیارە بۆ کتێب بە بەشداری زیاد لە 15 ناوەند و دەستگا و کتێبخانە. ئەحمەد، جیاوازی پێشانگاکەی ئەم ساڵتان لەگەڵ ساڵانی ڕابردوودا چییە؟ بەڵێ، دیارێمە هەر ساڵێک کە دەمانەوێت پێشانگا بکەینەوە پێویستە سەمان کە جیاوازێک بەدی بێن لە پێشانگایەکە بۆ ئەوەی خەڵکە تووشی مەلەل و تووشیەوە نەبێت کە هەمیشە دووبارە بوونەوە بینێ لە پێشانگایەکە. ئێمە ئەم ساڵ سوپاس بەخوا چەند ناوەندێکی نوێ هاتوۆتە ناو پێشانگایەکەوە، ئیفتاحی کراوە و پێویست بووە کە ئەوانیش بێن بەشداری بکەن لە پێشانگایەکە و بەشداریان کردووە، سوپاس بەخوا. و هەروەها جگە لە کتێب ئێمە چەند لایەنێک تریشمان ڕەچاو کردووە، لەوانە بۆ نمونە کەلوپەلی پەراوگە کە شوێنێکمان داوەت کردووە بۆ ئەوەی کە بتوانێت کەلوپەلی پەراوگەش بفرۆشێت. و جیاوازەکەی ئەوەیە بەڕاستی داشکانێکی بەرچاومان کردووە لە کتێب و لەو کەلوپانان کە دێتەوێندر کە زیاد لە 130 داشکانی لەسەر کتێبەکان لە هەندێک شوێن دەگات 150. زۆر باشە. کاک ئەحمەد، ئێوە هەمیشە بەردەم دەستگای نووری حیکمە وا ناسراوە کە پەرە دەدات بە لایەنی پەروەردەیی، لایەنی ڕۆشنبیری گەنجان، منداڵان، قوتابیان، تەنانەت زۆر جار کۆمەڵی دەرس و بابەتی تایبەتیشی هەیە بۆ کەسانێک کە تەمەنیشیان هەیە. ئێوە بۆچی پێشانگای کتێبتان ڕژاردووە بۆ بەلاتانەوە گرنگ بووە کە ئەم جۆرە چالاکیانش ئەنجام بدەن؟ بەڵێ، دیارە پێشانگای کتێب گرنگی خۆی هەیە لەلای ئێمە و بە تایبەتی ئەو شوێنێک ئێمە پێشانگای کتێبی لێ دەکەینەوە شوێنێکە تایبەتە بە پەروەردە و ڕۆشنبیری قورئانی کە سوپاس بەخوا خەڵکێکی باش ڕۆمان تێدەکا و خەڵکێکی باش متمانی بە ئێمەیە بۆ پەروەردەکردن و بۆ لایەنی ڕۆشنبیریش. و یەکێک لە لایەنەکان ڕۆشنبیری ئەم جۆرە پێشانگایانەیە کە ئێمە دەیکەینەوە. دیارە زۆر لایەنی ڕۆشنبیری هەیە، بەڵام یەکێک لەو لایەنانە ئەم کردنەوەی ئەم پێشانگایە. و گرنگی پێشانگا بەڕاستی بۆ خوێنەر لە لای خوێنەر دەردەکەوێت، بۆ خوێنەر گرنگە. ئەو کەسێک کە خوێنەرە پێویستی بەوەیە کە لە چەند شوێنێک کتێب بەدەست بخا کە بە هەرزانتر لە نرخی بازار، بە شێوەیەکی باشتر، بە کواڵیتێکی باشتر، بە پێشوازیەکی باشتر کتێب دەست بخا. دیارە لە ئێمەش ئەم شتانە بەدی دەکرێ و دەتوانرێ بەدەست بخرێ. زۆر باشە. کاک ئەحمەد، لەم ساڵدا چەند ڕێکخرا و ناوەند بەشداریان کردووە لە پێشانگاکەدا و تا چەنە گرنگیتان داوە بەوەی کە بابەتەکان یاخۆی کتێبەکان لە هەموو بوارێک دەبێت و هەموو کەسێک بتوانێت سوود ببینێت لێ؟ بەڵێ، دیارە بۆ ئەم ساڵ نزیکی 15 ناوەند و دەستگا و کتێبخانە بەشداریان کردووە لە پێشانگایەکە و گرنگی دراوە بەوەی کە تەنها کوردیش نەبێت، کتێبی عەرەبیش تێدا بێت و گرنگیش بەڕاستی ئێمە گرنگی تەنها بە لایەنە دینیەکە و لایەنە ئیسلامیەکە دەین و بە تایبەت
کتێبە قورآانیەکان ئەو کتابانی کە تایبەتن بە قورآن لەلای ئێمە زۆر گرنگن چونکە ئێمە دەستگایەکەمان دەستگایەکی تایبەتە بە قورآانی ڕۆشنبیری قورآانی و پەروەردەی قورآانی و بێگومان ئەو کتێبخانانی کە دێن ئەو ناوەندانی کە دەشێن چەند کتێبی تریان هەیە لە چەند بواری تر دەتوانرێت سوودی لێ ببیندرێ. ئەحمەد ئێوە ئەم پێشانگایە هەشتەمین پێشانگاتان هەموو ساڵەکان لە شاری هەولێر بووە یان ئەمساڵ لە هەولێرەیان ئەتوانن بیگوازنەوە بۆ شارەکانی دیکەش بووی کە خەڵکانی دیکە لە شارەکانی دیکە سوودمەند بن لەم جۆرە پێشانگایە. بەڵێ دیارە ئێمە ئەم هەشتمین پێشانگایە هەمووی هەر لە شاری هەولێر بووە ئەو هەشت ساڵی کە پێشتر کراوەتەوە وە دەشتواندرێ ئینشاءڵڵا لە جارانی داهاتوو گرنگی پێ بدرێ و لە شارەکانی دیکەش بکرێتەوە بەڵام ئەوەی کە ئێستا دەرفەت ڕەخساوە تەنها لە هەولێر ئەم پێشانگایە کراوەتەوە. زۆر باشە کاک ئەحمەد کار و چالاکیەکانی پێشنگاکە جگەل لە عەرزکردنی کتێبەکان چ کار و چالاکیەکی تر لە خۆ دەگرێت؟ بەڵێ دیارە ئێمە ساڵانە یەکێک لە جیاوازەکانی تری لەگەڵ ساڵەکانی ترەوە دەبێت ساڵانە ئێمە کە پێشنگا دەکەینەوە جگە لە عەرزکردنی کتێبەکان و وەداشکان لەسەر نرخ کتێبەکان ئێمە چەند چالاکێک ترمان دەوێت لەوانە چالاکیەوەی کە نووسەرێک بانگ بکەین و چاوپێکردنێکی لەگەڵ بکەین یاخود سیمینارێکی بۆ ڕێک بخەین و چالاکیەوەی کە سیمینار بۆ قوتابیانمان لە دەرگای حکومەڕێک بخەین بۆ گرنگی خوێندنەوە و بۆ ئەوەی هەم بدرێن لەسەر خوێندنەوەی کتێب دیارە ئەم چالاکیان لە خۆی دەگرێت. کاک ئەحمەد بە دەمەوەچوونی خەڵکی چۆنی بۆ لە ڕابردوودا بۆ کتێب بۆ تایبەتی تر قوتابیان و بۆ قوتابیانی زانکۆش بە تایبەتی تر چۆن پێشوازیان کردو لەم جۆرە پێشانگایانە بە تایبەتی ترە و کەسانشی کە زیاتر پابندن بە ئاینی پیرۆزی ئیسلام پێیان خۆشە زیاتر بابەتە ئاینیەکان بخوێننەوە. بەڵێ وڵا لەسەر ئەساسی ساڵانی پێشوو ئێمە بۆ نمونە ساڵی پار ئەگەر وەریبگرین بۆ هەر ڕۆژێک لە پێشانگا بۆ هەر ڕۆژێک لە پێشانگا نزیکەی 1000 سەنداریکانمان هەبووە بۆ هەر ڕۆژێک لە پێشانگا کە 7 ڕۆژ بەردەوام بوو ساڵی پار بۆ هەر ڕۆژێک 1000 سەردانیکانمان هەبووە دیارە ئەمە ڕێژەیەکی باشە بۆ پێشانگایەکی نێوخۆیی کتێب کە سوپاس بۆخوا بە شایەدی هەمووان ئەوەی کە ئێمە دەیکەین ئەو پێشانگەیە کە دەیکەینەوە دەنگدانەوەی زۆر باشی دەبێ و شوێنی خۆی دەگرێ و خەڵکێکی باش ڕووی تێدەکا ئەوەی کە ئێمە ئیحسایمان کردو و لێمان دیارە بۆ هەر ڕۆژێک لە پێشانگا لە ساڵانی ڕابردوو نزیکەی 1000 کەس سەردانی کردوین و چاوەڕێی ئەوەی لەم ساڵدا زۆر بە باشتر زۆر بە سڕوپڕتر خەڵکی سەردامان بکەن و ڕوو لە کتێب خوێندنەوە بکەن و ئێمە بە شایەدی ئەوەی کە ناوەندەکان و کتێبخانەکانیش شایەدیەوە دەن کە فرۆشی ئەم پێشانگایە لە هیچی کەمتر نیە لە پێشانگانی دەوڵەتەکان پێشانگانی دەوڵەتی سلێمانی و هەولێر یعنی ئەو خەڵکی کە دێت یعنی جیاوازەکەی ئەوەیە و هۆکاری پڕفرۆشی ئەوەیە کە ئەو خەڵکی کە دێت سەردانی ئەو پێشانگایە دەکات بۆ کتێبکڕین و بۆ کتێب خوێنەوە دێت بەڕاستی پێشانگایەکانی تر نییە ئەوەندە بەرفراوان نییە کە بتوانرێ با بڵێن پیاسە و شیرێ بکرێ و ئەوەی کە سەردانی دەکات بۆ کتێبکڕین و خوێندنەوە دێت بەڕاستی. زۆر باشە تا چەندێک گرنگیتان بۆ داوە کە جگەل لەو داشکانەی کە هەیە ئۆفەری تر پێشکەش بە سەردانیکەران بکەن؟ بەڵێ وڵا ئێمە وەکو دەستگای نووری حکومەت بەرهەمی خۆمان هەیە تایبەت بە خۆمان لە ساڵانی پێشوش هەر گرنگیمان بەوە داوە کە بەرهەمەکانمان ئەگەر داشکانی تەواوەتیش نەخێنن سەری ئەگەر بە هەدیە بیدەین پێمان ئاسایی بێت کە بەرهەمەکان بە هەدیە بدەین چونکە بەرهەمەکان تێچووی زۆرە ئەوانەی کە نووری حکومەت و دەکرێت بفرۆشێتەوە بەڵام ئێمە لە زۆربەی کاتەکان بۆ هەدیەی هەر کەسێک بێت کە سەردانی پێشەنگا دەکات دەتوانین بە هەدیە بەرهەمەکانی نووری حکومەت پێشکەش بکەین بە تایبەتی. کاک ئەحمەد بۆچی ئەم ساڵ هەوڵتان نەدا لە شاری سلێمانی بە یاخود لە شارێکی دیکە بێت ئەم پێشانگای بۆی کە خەڵکانی دیکەش بتوانن سوودمەند بن لەوانە کەمێک قورس بێت لە شاری سلێمانی و حتیمەن هەر کەسانێکن کە کتێب دۆستن سەردانی ئەوێ دەکەن بەڵام ئاسانکاری تام کردایە کە لێرەش بکرایە خراپ نەبوو. بەڵێ یارە ئەم پێشانگایان و سینگەی دەستگا لە هەولێر دەیکاتەوە و ئێمە لە شارەکان تریش لق و بازنەمان هەیە لق و بازنەکان دەستکراون دەکردنەوەی پێشانگای کتێب
لە شوێنەکانی خۆیان بەڵام ئەوەی کە نەگونجاوە و نەکراوە بکرێ بەڕاستی جاری پێشگوتم هەتا ئێستا نەگونجاوە ئەو دەرفەتە نەرخساوە کە لە شارەکانی تکە بکرێ تەنها لە هەولێر کراوە. زۆر باش کاک ئەحمەد زیاتر ئێوە گرنگیتان بە چ تەمەنێک داوە کە سوود لە کتێبەکانتان ببینێت و هەوڵتان داوە زیاتر چ تەمەنێک سەردانی پێشەنگاکەتان بکات؟ بەڵێ دیارە ئێمە ئەوەی سەردانی پێشەنگاکە بکات هەز دەکات بۆی کە هەمە ڕەنگە و گرنگی بە هەموو تەمەنەکان و هەموو لایەنەکان دراوە بەڕاستی هەم کتێب بۆ منداڵانی لێە هەم کتێب بۆ هەرزەکاران لێە هەم کتێبی بۆ گەنجان لێە و کتێبی کامل و کەسی تەواویشی لێ کە ئەگەر لە هەر تەمەنێکدا بێ بتوانێت کتێبەکە بەردەست بخات ئەو کتێبێک کە دڵخوازتی. کاک ئەحمەد دەستگای نووری حیکمە لەگەڵەوەی کە کۆمەڵێک گوانە و بابەتی تایبەتی هەیە لە ڕۆشنبیری گەنج و هەرزەکاران و قوتابیان و لەگەڵ ئەوەشیدا فێرکردنی زانستەکانی قورآنی پیرۆز فەرموودەکانی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم ئێوە کۆمەڵێک چالاکی دیکە کۆمەڵی سیمیناری دیکە هەیە لە دەستگای نووری حیکمە کە هانی گەنجان هانی منداڵان هانی قوتابیان بدات کە گرنگی بدەن بە کتێب خوێندنەوە گرنگی بدەن بە خوێندنەوە بۆ ڕۆشنبیری خۆیان. بەڵێ بێگومان ئێمە ئەو چالاکیانەمان هەیە هەر بەر لەو لەکردنەوەی ئەو پێشانگایە تایبەت بە منداڵان چەندین سیمینار ڕۆیشتووە بۆ هاندانیان بە خوێندنەوە و ئاشناکردنی پێشانگاکە پێیان و لە نێو پێشانگاکەش بە هەمان شێوە لە ساڵان ڕابردوش ئەنجاممان داوە سیمیناری تایبەت بە هاندانی خوێندنەوەمان ئەنجام داوە بۆ هەر یەک لە کە بتوانێت خەڵک هەم بدا بۆ خوێندنەوە و خۆی تێیدا هەبێ بتوانێت کە خۆی خوێنەر بێ و بتوانێت خەڵکیش هەم بدا بۆ خوێندنەوە ئەنجاممان داوە سیمینار لە چاپەکەونی نووسەران ئەنجاممان داوە لە هەر شێوەیە کە خەڵک هەم بدرێ بۆ کتێب خوێندنەوە بەڕاستی ئێمە پەیمان پێ بردوێ لە توانماندا هەوو بێ ئەنجاممان داوە. زۆر باشە کاک ئەحمەد زۆر دەزانین کە پێشەنگا و فستیڤاڵی دیکەی هاوشێوە هەیە کە کتێب تیایدا عەرز دەکرێت و ساڵانە ئەنجام دەدرێت. ئێوە وەکو پێشەنگاکەی ئێوە پلانتان چییە بۆ ساڵانی داهاتوو بە شێوەیەکی جیاوازتر کتێبەکان بۆ خوێنەران عەرز بکەن؟ بەڵێ پلان بۆ ساڵی داهاتوو بەڕاستی لە ئێستادا با بڵێن بیڵین و ئاشکایی بکەین تۆزێک زەحمەتە بەڵام ئەوەی کە دەتوانین بیڵین ئەوەیە کە لە پلانماندایە کە پێشەنگاکە گەورەتر بکەین بە شێوەیەکی بەرفراوانتر بەڕووی خەڵکیدا بکرێنەوە و خەڵکێکی زیاتر ڕوومان تێ بکە لە شوێنێکی گەورەتر ئەم پێشەنگایە بکەینەوە. شوێنەکەی ئەم ساڵتان چۆن چۆنیە گەورەیە باشە کاک ئەحمەد بۆی کە خەڵکان بۆ خۆ داماژت پێکە ساڵانی ڕابردوو ڕۆژ و نزیک بە زیاتر لە 1000 کەس سەردانی پێشەنگاکەی کردو ئەم ساڵ چۆن چۆنی شوێنەکە باشە؟ بەڵێ دیارە ئێمە شوێنەکەمان هەر ناو دەستگای نووری حیکمەیە لە هەولێر هۆڵی دەستگایە هۆڵێکی گەورە و فراوانە الحەمدولله بەڵام بەو شێوەیە کە ئێمە تەماشای دەکەین بەدەمەوە هاتنی خەڵک بۆ پێشەنگاکە و ڕوتێکردنیان پێویستی بەوەیە کە لە ساڵانی داهاتوو شوێنێکی گەورەتر دابین بکەین بۆ مەبەستە. زۆر باشە کاک ئەحمەد پێشەنگاکە چەند ڕۆژ بەردەوام دەبێت و کاتی کردنەوەی پێشەنگاکە کاتەکانی چۆن دەبێت ئەوشمان بۆ بخێتە ڕوو؟ بەڵێ پێشەنگاکە لە 2/2 دەکرێتەوە ئەم هەینیە کاتژمێر 2 و ئیفتاحی دەکەین ئینشاءالله تاوەکو 9/2 بەردەوام دەبێت 2 هەینی دەکەوێتە ناو هەینی یەکەم و هەینی کۆتایی و لە کاتژمێر 2 دوانی وەڕۆ پێشەنگا دەکرێتەوە تاوەکو نزیک 8:30 شەو. زۆر باشە کاک ئەحمەد ئەمە هیچی دیکەمان نەماوە ئەگەر شتێکی دیکەت ما بێت ئێمە ئاماژەمان پێ نەکردوێت پێت خۆش بێ باسی پێ لە خزمەتین. بەڵێ دەستی ئێوە خۆش بێ و سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆخوا ئێمە بە شایەدی ئەوانەی کە بەشداری پێشانگا دەکەن هەم لە بەشداربووان هەم لەوانەی لە ناوەندەکان و کتێبخانەکان شایەدی ئەوە دەن کە ئەم پێشەنگای نووری حیکمە گرنگی خۆی هەیە لە لای خوێنەر چونکە وەکو ئاماژەم پێدا کە پێشتریش باس کراوە کە فرۆشی پێشەنگاکە لە پێشەنگا نێودەوڵەتەکان کەمتر نییە چی وای کەمتر نییە لە ئەگەر لە ئاستیوان نەبێ هیچی وای کەمتر نییە و بەڕاستی لەلایەن ناوەندەکانی شەوە ئێمە سپاسیان دەکەین کە گرنگیدانی تایبەتیان هەبووە بۆ پێشانگاکەوە ئاماژەیان بەوە داوە کە دەیانەوێت گرنگیدانی تایبەت هەبێ بە پێشانگاکە بەوەی کە کتێب و بڵاوکراوەی نوێ و تایبەت بە پێشانگاکە
دەربکەن ئینشاءڵڵا هەم لەم ساڵدا هەیە هەم لە ساڵان داهاتوش باشتر دەبێت ئینشاءڵڵا. کاک ئەحمەد ئێمەش لە ڕووی میدیایەوە لە ڕیکلامەکانمانە هەر ڕیکلام دەکەین بۆی کە ئێوەش پێشانگاتان هەیە لە شاری هەولێر بۆی کە ئینشاءڵڵا خەڵکانێکی زۆر سوودمەر بن. دەستگای نوری حکمە میشۆ بەردەوام جەدەستی دیارە لە نێو کۆمەڵگادا ئێمەش لە ڕووی میدیایەوە ڕۆڵێکی باشمان هەیە بۆی کە زیاتر بابەت و پێشانگا و کار و چالاکیەکانتان بگوازینەوە ئینشاءڵڵا. بێگومان کاناڵەکانی ڕاگەاندن ئەلحەمدولیلا زۆر هاوکارمان بوو بە تایبەتی کەناڵی ئاسمانی پێیام کە گرنگیدانی تایبەتان هەبوو بە پێشانگاکە ئێمە سوپاسان دەکەین. زۆر سپاس کاک ئەحمەد عەلی سەرپەرشتیاری پێشانگای کتێبی دەستگای نوری حکمە لە شاری هەولێرەوە بە شێوازێکی ڕاستەوخۆ لەگەڵمان نبوو.